بەڵە سۆلاف دیارە کارمەندانی پرۆژەی هێڵی ئاوی دوکان سلێمانی بە نوێنەرایەتی 65 کارمەند ئەمڕۆ بەیاننامەیەکیان هەیە و دەیانەوێت چەند داواکاریەکیان لە بەیاننامەکە نووسیوە دەیانەوێت پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستانی بکەن بۆ ئەوەی کە جوابی داواکاریەکانیان بدرێتەوە و لە ئایندەدا ئەمان بتوانن درێژە بە کارەکانیان بدەن. من بۆ گرتنی زانیاری زیاتر و خوێندنەوەی بەیاننامەکە چمە لای خۆیان سلااوتان لەبێ ئەگەر پم لە بەیاننامەکەیەوە چی و داواکاری سەرەکیتان. سلااو لە ئێوەش بێ ئێمە دیارە لێرە بەیاننامەیەکمان نووسیوە مانەوەی بۆ خەڵکی سلێمانی و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونکەینەوە وەکو نوێنەری 65 کارمەندی پرۆژەی ئاوی دوکان سلێمانی هێڵی دوو پەیامێک ئاڕاستی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەکەین. ئێمە ماوەی زیاتر لە 10 ساڵە وەک ئەرکی خۆمان هەستاوین بە دامینکردنی لە 170 ئاوی سلێمانی دەوروبەری، بەڵام بەداخەوە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت بەدەم داواکاریەکانمانەوە نەهاتوون لە کاتێکدا هەر یەکە لە بەڕێزان پارێزگاری سلێمانی وەزیری شارەوانی بەڕێوەبەری ئاوی سلێمانی پشگیری مافەڕەواکانمان دەکەن داواکاریەکانیشمان بریتین لەمانی خوارەوە. یەکەم دامزراندنی کارمەندانمان کە بۆ ماوەی زیاتر لە 10 ساڵە کار دەکەن، پێدانی موچەی کارمەندەکانمان کە زیاتر لە 3 مانگە بێموچەن. لە ئێستادا ڕای دەگەێنین ماوەی 1 مانگ مۆڵەت دەدەینە حکوومەت و لایەنی پەیوەندیدار بۆ جێبەجێکردنی داواکاریەکانمان. لە کاتێکدا حکوومەتی هەرێم بەدەم داواکاریەکانمانەوە نەهات هەڵوێستمان دەبێت و خەڵکی خۆشەویستی شاری سلێمانی و دەوروبەری ئاگادار دەکەینەوە گەر خزمەتی زیاتریان نەکەین ئاویان پێ نەگەێنین گلەی لە کارمەندە دڵسۆزەکانمان نەکەن کە بۆ ماوەی 10 ساڵە بە توانای خۆیان خزمەتی شاری سلێمانی دەکەن. سپاس بۆ ئێوە. بەڵێ سۆلاف دیارەمە بەیاننامەی کارمەندانی هێڵی دوی پرۆژەی هێڵی دوی ئاوی دوکان سلێمانی بوو کە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن موچەی کە زیاتر لە 3 مانگە پێیان نەدراوە پێیان بدرێەوە موچەکانیان بکاتە هەمیشەی وە بە شوێکی هەمیشەیدان بمەزرێنە. بەڵێ نوچەگار مەزهرالی لە قزا دوکان گەلمە بوو گەلێکی سپاس.